ئێمە سەر ئەجندای خۆمان ئایا ئێمە چەند ئیشمان لەسەر کردووە کە ئەو مادانی یاخود ئەو بڕگانی کە لە دەستوری عێراقیدا بۆ چەسپاندنی زمانی کوردیات و چەند ئیشمان لەسەری کردووە یعنی وەک خۆی جێبەجێ بکەیت. ئێستا من هاتم بەسەر مناقەشەیەکی گفتوگۆی ئەو بەڕێزانێک کە ڕەخنەی ئەوەیان نەکرد لە پەرلەمانی عێراق ئەوەی نەزانێ بە عەرەبی قسە بکە بە نوع لەکانی شایی پرسیایی لەسەردانێ. من لەگەڵ ڕێزم بۆ قسەکان من پێچەوانی ئەوان بیرەکەم. چۆن ئێمە مادام لەسەر دەستورە ئەو پیاوە سیاسیە گەورانی کە لە ڕابردووە یعنی ئەم دەستکەوتنیان خستە ناو ئەم دەستورە بە خۆشحاڵی و دەستیان خۆش بێت ئەوانی لە 2005 ئەو پیاوە سیاسی گەورانی نمونی بەڕێز مام جەلال بەڕێز کاک نەوشیروان بەڕێز کاک مەسعود هەموو سەرکردەکانی تریش کە ئێستا ناویان بێنێ ڕۆڵیان هەبوو لە نەخشاندن و چەسپاندنی ئەم دەستورەیە. ئێمە ئێستا ئەبێت چی بکەین؟ زمانی عەرەبی چۆن لە ناوەندەکانی دەسەڵاتە لە ناوەندەکانی یاسایە لە هەموو مەجالێک ئەڕوا ئێبێ ئیش لەسەر ئەوە بکەین زمانی کوردیش بە هەمان نەفەس بڕوە. لە مادە 4 ئەم دەستوریە ئەڵێ زمانی کوردی و زمانی عەرەبی دوو زمانی فەرمی دەوڵەتن. کە دەڵێ فەرمی دەوڵەتن من چۆن تەرجەمەی ئەم فەرمیە ئەکەم؟ تەرجەمەکەی لای من ئەوهایە هەر دەبێ واش بێت چۆن زمانی عەرەبی لە کایەکانی دەوڵەتیە بە هەمان ئەڕوا ئەبێ کوردیش بڕوە. ئیتر ئەوەی لەوەیە لە پەرلەمانە لە ئەنجومەنی وەزیرانە ئەبێ ئەوان لەبەر ڕۆشنایی ئەم دەستورە ئەوان خۆیان فێرە کوردی بکەن. نەک من تەسلیم بم بەس بە نەزەری شتێکم نووسیوە بەڵام لە مەیدانی عەمەلیە هیچ هەنگاوێکی بۆ نانێ. بۆ نمونە دەسەڵاتی سەرۆک کۆمار بەڕێز مام جەلال لە ئەنجومەنی نەتەوەی گرتوەکان بە کوردی قسەی کرد جارێک بەس دڵمانی زۆر خۆش کرد. بەڵام لە دوای بەڕێز مام جەلال و یەکێکتر نەهات ئیش لەسەر فۆرمەلەکردنی ئەو منتقەی مام جەلال بکە و بیخاتە سەر ڕێڕێک و پاڵی پێوەنێ. لەمە بەدواییتر وای لێبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەغداد ئەندا پەرلەمانەکانیش بە نوع لەگەڵ بڵێ کاکە زمان کوردیش تازە ئێمە ئەو دەستکەوتمان چەسپاندووە یان بەوە کوردمان ئاش کردوتەوە هێناوەمانەتەوە پەنای خۆمان کە زمانەکەی ئەوای لە دەستورە جێمە زمانی ڕەسمیە دەبێت ئێمەش خۆمان فێرە کوردیکەین. یعنی ئێمە ئیش دەبێت لەسەر ئەو منطقە بکەین لەسەر ئەو بۆچوون لەسەر ئەو ڕوانگەیە نەک لەسەر ئەوەی من بڵێم وڵا زمان عەرەبی نەزانم زۆر بە کەباسیەک بۆ خۆمی بزانم. نە بە پێچەوانەوە ئەبێ ئێمە بڵێن ئێمە لەسەر ئەو گرێبەستە لەگەڵ ئێوەیە ئاشتەوە بووینە هاتوونەتۆ پەنای ئێوە ئەبێ زمانەکەی ئێمەش هاوشێوەی زمانەکەی ئێوە بڕوە. بۆ نمونە سەرۆک کۆمار لە تا ئێستاکە 3 پارێزگار لەم شارەیە دانراون مەرسومی جمهوریان بۆ دەرچوو بە کوردی پێوترێ فەرمان سالاری. هیچ یەکێک لەو فەرمانانە بە کوردی دەرنەچوو. ئێتو چۆن خۆتی سیاسی ئەدەی بە زمانەکەی خۆت؟ چۆن دەبێت لەو پیاوە سیاسیەکان لە ناوەندە جیاجەکان ئەبێ بەم شێوەیە یعنی هێزی سیاسی بدەن بە زمانەکە لە مۆتەبەر نێودەوڵەتیەکانە لە هەموو شوێنەکانە ئەبێ تۆ ئێمە بۆ دڵمان زۆر خۆشە کە سەرۆک کۆماری عێراق کوردە لەبەرەوەی ئەم هێزە سیاسیە بدا بە زمانەکە کە دەستمان ناگا بە بەغدا ناچار چیەکەین ئێمە ئەگەڕینەوە بۆ ناو خۆمان بۆ دەسەڵاتی خۆجێی بۆ پارێزگار بۆ ئەنجومەنی پارێزگار بۆ لای بەڕێز کاک ڕێبوار. ئێستا وەک گوتم کاک ڕێبوار زۆر ئیشی چاچی کردووە دەستخۆشی لەکەین بەس لە مەیدانی فراوانکردن و سەرپێخستنی زمانی کوردیە یعنی جگە لە بەڕێز کاک ڕێبوار دکتۆر نەجمەدینیش خوا لێی خۆش بوو ئەو بەڕێزەی تریش کە 3 پارێزگاری کورد بوونە من هەست دەکەم لە ناوەندەکانی دەسەڵاتی ئەم شارەیە یەک حرفی کوردی ناڕوە ئێستا یەک عەریزەیەک بنووسە لە ئەنجومەنی پارێزگار لە دایری نفوذ لە شورتە لە هیچ شوێنێکە بە کوردی بۆی بنووسە ئەڵێ کاکە من ئەمە بەچی نووسیتە کاکە تۆ دەستورەکە بەرزکەوە بڵێ ئەی دەستوری عین چییە بۆچی ئێمە مادە 4مان چەسپاند و وتمان زمانی کوردی زمان ڕەسمیە ئەبێ تۆ خۆت فێرکەی. ئێمە ئەگەر ئەو کارەمان کرد ئەو هەنگاوەمان نا ئەوەی لە پشت مێزەکەشەوەیە بڵێن بۆن منە کوردی نازانی ناچاریەکەن یەکی بێتە تەک خۆی بڵێ کاکەوە بۆم بخوێنەوە چی نووسیوە لەبەرەوەی تۆ هێزە دەستوریەکە لە پشتە تۆ ئەمە ساغ کردوتەوە بۆ خۆت لای خۆت
بۆچی یعنی ئەو کەپتە کە چۆن دەڵێ بە درێژایی مێژووی سیاسی کورد لەسەر کورد کراوە هەر لێ دراوە تۆ یعنی زعیفی تۆ لەگەڵ ڕێزم تۆ شاخاوی تۆ کەسێکی دواکەوتویت تۆ زمانەکەت بە کەڵکی دەوڵەتداری نایە یعنی ئەمە وردە وای لاتۆ لە باگراوەندی بیرکردنەوەی ئێمەدا ئێستاش قسە لەسەرەکەی کاکۆی چێ بۆ بەخا بۆ هی نازانێ عەرەبی نازانێ با نەڕوە نە بە پێچەوانەوە ئەبێ بڵێ من لە ناو پەرلەمانی بەخا ئێلا بە کوردی قسەکەم ئەبێ ئێوە شتێ بکەنە گوێتان لە من تێ بگەن من بەو شێوەی لەگەڵ ئێوەیە ئاشتی بوومەوە بەو شێوەی لەگەڵ ئێوەیە دەوڵەتمان دروست کردووە بەڵام ئێمە چیمان کردووە نەمان کردووە بۆیە ئەگەر بێت و بەڕێز کاک ڕێبوار یان ئەو ئەنجومەنێکەوە ئێستا هەڵبژێردراون ئەمڕۆ ئەگەر ئەم هەنگاوە بنێن لە سەرەتاشەوە بێ ئەبێتە وەرچەرخانێک یەکەم بۆ ئەوان لە مێژووە ئیتر بەحسەکەی ئەڵێ کاکە ئێستا بڕۆ لە دایرەی نفوسەڵی لە شورتە ئەڵی لە هەموو دام و دەستگایەکە لەم شتان بڕۆ مەلەفەکانیان هەڵدەوە دۆسیەکانیان هەڵدەوە بزانین یەک عەریزی کوردی تایە چۆنە بێت یای نەبێ ئەی تو زمان کوردی زمان ڕەسمی نییە چۆنە بێ یعنی یەک نووسراوی تیان نەبێ یعنی من ڕۆژێک هەر بۆ تاقیکردنەوە ڕۆیشتم چوون بۆ شارەوانی وتی شارەوانی وابزانام کوردەوە نییە چوون بۆ بەشێک عەریزەیەکم نووسی بە کوردی دام پێ وتم گەڕەکەمان پێویستی بە ئاو کارەبا و پێش ماڵمان ئەوانە نەکرابوو وتم بزانام ئەی خوێنێتەوە وتی کاکە بە چی نووسیتەوە وتم بە کوردی تو بزانە من ناونا وتی کاکە چۆنێ بۆ بە عەربی نووسی وتم بۆ کاکە ئێ زمان کوردی زمان ڕەسمی نییە وتم کاکە تو خۆت فێرە کوردیکەی کاکە واز بێنە تو بەحەسی بۆ منەکەی مەبەستم ئەوەیە لە مەیدانی عملیە لە مەیدانی کردارێکیە زمان کوردی نووسراوێکی کوردی نادۆزیتەوە یان من ساڵانە ناوم دەرەچێ بۆ چاودێری لە قوتابخانەکان وەڵڵاهی ڕۆژێک ئەوە شتێک هاتە بەردەستمان بڵێن ناو تەلەبەکان چێ غایبە سەبەب الغایب وەنیا خۆی بە عەرەبی دەبێت بدون عذر بە قەستی نووسین بە بێهۆ مشتێک هات تورکمان وتم چی نووسی باگە بە بێهۆ بۆ بدون عذر وتم زمان کوردی زمان ڕەسمی نییە ئەوەندە متاخۆوە یعنی مەبەستم یعنی یەک شوێنە زۆر سەیرم پیادێ کڵێشەیەک نووسراوێک شتێک لە تەربیەوە کامل دێ هەمووی بە عەرەبیە دەبێت تۆ ناچار خۆت فێرە عەرەبیکەی حتا لە بین بەڕێوەبەراتی خوێندنی کوردیە بۆ ئەوان کە مامەڵە ئەکەن لەگەڵیە ئەمە بە شەرتی قسمی کوردیە ئەمیش عەرەبیە لای ئەوان بە عەرەبی نووسراوەکانیان بۆکەن هەتا ڕۆژێ پێیان بوو وتم باش وتم ئێوە هیچ تێنەگەیشتونە لە گرنگی خوێندنی کوردی وتی بۆ وتم تو بە کوردی بۆیان بووسە با خۆیان فێرکەن وتم زمان کوردی زمان ڕەسمی نییە مەبەستم ئەمانە نەکراوە لە ئاستی خوارەوە ئەگە بەڕێز پارێزگار ئەنجومەنی پارێزگار هەستن بەمە لەمە بەدووە بڵێن کاکە زمان کوردی زمان ڕەسمیە ئیتر ئێمە هەر کەسێک نووسراو بە کوردی هێنێ کورد بێت باشە هەر شتێک لە هات ئێمە بە کوردی مامەڵاکەی نکرێت بە کوردی جوابیان دەرەوە وردە ئەمە نییە ئەبێتە سەقافەت لەم شارە ئیتر کابرای تورکمان لە ئیسرا مەفقودین بێ لە حەی نەسر بێ لە هەر شوێنێک بێ لەم شارە ترسی ئەوەی هەیە باشە نووسراوی کوردی بۆم بێ من چی بکەم ناچار کوردێک نەجێ لە خۆی نزیکە خاتەوە یان خۆی فێرە کوردیەکە بەس هەتا ئێستا ئێمە وا بیرمان کردوتەوە هەر ئێمە خۆمان فێرە عەرەبی بکەین و زمان هەتا چەند زمان بزانی زۆر چاکە عەرەبی بزانی چاکە ئینگلیزی بزانی باشە هۆڵندی بزانی هەموو زمانی باشە بەس ئێستا ئێمە ململانەکەی ئێمە لەسەر چییە لەسەر ئەوەیە ئێمە چۆن خۆمان بسەرمێنین لەم شارێ ئێمە لەم شارێ هەتا ئێستاکە وەک پێکهاتە یەکەمی وەک پێکهاتە تا ئێستا بە خۆشحاڵیەوە لە ڕووی پێکهاتەوە لە ڕووی دانیشتوانە کوردی یەکەمە بەڵام زمانەکەی لە شوێنە هەموو ئەم فاکتۆرانە وای کردووە ڕۆژ بە ڕۆژ خوێندنی کوردی لە پاشەکشێ بکە لە پاشەکشێ بدا بۆچی لەبەرەوەی خەڵک کاکە من ماڵەکەم چێت کوردی عەرەبی نەزانێ ئەوە نەزانێ منال بۆ بنێن بە خوێندنی کوردی ئەی تو بۆ ئیش لەسەر ئەوە ناکەی تو دەستورەکە بەسەرێنە چۆن دەڵێ جێبەجێ بکە بڵێ ئێمە بەو شەرتە یعنی ئەگە زمان کوردیش نەڕوە تۆ خۆت فێرە کوردیکە تۆ نووسراو بە کوردی تۆ فەرمان دەرکە بە کوردی تۆ هەموو هەنگاوێک ئەبێت چۆن عەرەبی ئەڕوا بە هەمان شێوە کوردیش بڕوە
ئێمە لەو نمونەمان زۆرە لە وڵاتانی پێشکەوتوو بۆ نمونە لە نەرویج دوو جۆرە زمان ئەڕوە لە هەموو کایەکانی دەوڵەتیە دوو جۆرە زمان ئەڕوە لە بەلجیکا سێ جۆرە زمان ئەڕوە بەڵام لە ئەوروپایە ئەو مەبەست لە سویسرا چوار جۆرە زمان مامەڵەی لەگەڵاکرێ لەبەروی خەڵکەکە وا ڕاهێنراوە هەر چوارە زمان فێر بن هەر چوارە جۆرە زمان نووسرا و بخوێندرێتەوە لە ئیتالیا دوو جۆرە زمان هەموو ئەمانە هەیە ئێمە هەموو ئەمانە ئەتوانین بدەین و بە چاو بەرامبەرەکانمانە بەغدایە ئەگەر شوێ مەبەست بڵێنکاکە لەو نمونەیە هەیە ئەی بۆ زمان کوردی ناڕوە یعنی لەبەر ئەوە ئەگەر بێت و پارێزگار ئەم هەنگاوە بنێ وەک وتم ئەبێتە خاڵێکی وەچەرخان لە چییە لە ئیشکردنی ئەویە وەڵی پارێزگارێک هات بە پێی دەستور ڕۆی ئێمە خوا نەخواستە هەموو ئەو قسانی وا ئەیکەم پێچەوانی نییە لەگەڵ یاسایە پێچەوانی نییە لەگەڵ دەستورە هەمووی هاوجوتە لەگەڵ یاسا و دەستورە یعنی وەکو میلەتێکی یاخی و یاسا بەدەر وێنا ناکرێ بەڵکو ئێمە بە پێی دەستور قساکە مادەم بووینەتە عێراقی مادەم لەگەڵ لە دوای 2003ەوە هەوڵماندا دووبارە عێراق دروستکەینەوە بەم شەرتانە یەکێک لە شەرتەکان ئەوەیە زمانی کوردی هاوشێوەی زمانی عەرەبی تەرجەمە بکرێ لە ناوەندەکانی دەسەڵاتی سیاسی ئیداری کارگێڕی لە هەموو مەجالێکە وەک یەک بڕوە من ترسم نەبێ بچمە دایرەیەک لە شوێنێک نووسراک بە کوردی بکەم کابرا دوێ بیخوێنێتەوە ئەو هایە بەو شێوەیە ئاخر شت کە دێمە سەری ئەم قسانە ئەەکەم مەبەستم ئەوەیە بڵێم هەموو ئەمانە جگە لەوەی کە پێچەوانەی دەستور نییە لەگەڵ دینی شادیەتەوە لەگەڵ ئاینی ئیسلامیشە ئێمە ئەگەر بەو منطقەش قسە لەگە بەغایە بکەین کە دەڵێ لە دەستورەکەیە نابێ هیچ شتێک دەرچێ پێچەوانەی دین بێ لە دینی شائیش یعنی تاکید لەسەرەوە کاتەوە ئەڵێ ئێوەمان دروست کردووە لە چەند هۆز و چەند نەتەوە و چەندتیەکی جیاجا بۆ یەکتری بناسن بۆ یەکتری بخوێنەوە بۆ یەکتری تێبگەن ئەمەش دووبارە ئیش منطقەکەی چییە ڕوانگەکەی ئەوەیە کە زمانەکەی بەرامبەرت بناسە بیرکردنەوەی بەرامبەرت بناسە بۆ ئەم لەم عەسری هاوچەرخەشە خۆتان ئەزانم ململانەکان بەو شێوەیە زمانە خاکە وەنیە ئەم تایبەتمەندیانەی لە خۆی بێتوە دەستان خۆش بە زۆر سوپاس هیوادارم ڕوانگەکەم گەیشت بێت فکرەکەم گەیشت بێ هیوادارم یعنی ئەمە ڕوانگەیەکە تر نازانم چەند گەیاندم بە ئێوەی بەڕێز دەست خۆش بێ پێشەوەی دەرگا وەڵاکەم ماندوو نەبی من هەندێک شتە قەڵا بووم جا دەرگا وەڵاکەم بۆ بەڕێزانە کە چیان هەیە بۆ دەوڵەمەندکردنی بابەت سەرەتا قسەکان هەمووی ڕاستە وایە و زمانێکی فەرمیە زمانی کوردی لە دەستوری عێراقیە ئەو دەستوری کە لەلای توێە ئەوە سەیکا پێویست ناکە مادە چوار بەس مادە چوارە خوێنمەوە توخوا عەفوان ئاڵێ مادەی چوار یەکەم هەردوو زمانی عەرەبی و زمانی کوردی زمانی فەرمی لە عێراقدا مافی عێراقیەکانیشە بە فێرکردنی ڕۆڵەکانیان بە زمانی دایک یعنی جگە لەوەی زمانی کوردی و زمانی عەرەبی وەنیە لە هەندێک ناوچەی بەرتەسکشا هەوڵی داوە زمانەکانی تریش یعنی خەڵک فێری ئەوە دەست خۆش بێت ئەم دەستوری لەبەردەست هەیە لە دوای ئەوەی چەندین کۆبنەوەمان کرد لە دوای پرۆسەی ئازادی و نوخبەی ڕووناکبیر بۆ هەموو کەسایەتیەکان و مام جەلال و ئەوە ڕێزانەی کە تۆ باسییانت کرد ڕێککەوتین دیتر چەند ئەو کۆبنەوەکانی پێشڕۆخانی ڕژەیمی بەعز لە دەرەوە لە لەندەن لەو شوێنانە کە چۆن دەستوری عێراقی نووسرایەوە لە پاشەوەی نووسیمانەوە کە مەقاتی تیابوو هەندێک لە ڕازی نەبوونە سەری لزنەیە پێکهێنرا لە ژێر چەتری ئەمریکا چوینە ئوردن لە ئوردندانیشتن لە ژنەی هەموارکردنەوەی دەستوری عێراقی بووین من یەکێک بووم لەو ئەندامان ئێمە سێ کەس نوێنەرایەتی یەکێتیمانە کرد من و کاک فریاد ڕەوانگوزی لەگەڵ نیاساییدا سێ کەس تەمسیلی یەکێتیمانە کرد وەسێ کەسیش تەمسیلی پارتی دیموکراتیانە کرد کاک ئازار بەروەری سۆلاف عەبدوڵڵا خاتونێکی محەممی بوو لەگەڵ کەسێکی تر و درەنگیش هات نازانم نایناسم نەمەناسم سەرشناویم لەبیر نییە
دوو کەسی تریش کاک محەممەد فەرەج کە تەمسیلی یەکگرتووی ئیسلامی کرد لەگەڵ خانمێکی خەڵکی دووهۆکە هەشت کرد هەشت کورد لەناو 6 ئەندامەیە باشە زۆر هەوڵماندا ئێمە ئەو شتانی کە ئەمانەوەی خۆی لا نەدرێت هەوڵیان زۆرەدا هەندێش لە سوود بسڕنەوە بەم هەشت کووردا توانیمان ئێمە گەشتێنەوە شەڕی زۆریشمان لەسەر کرد ئەم ڕوونکردنەوەی من لەسەر چی بوو لەسەر ئەو قسەی تۆیە کە ئەندام پەرلەمانێک ئەچێتە بەڵا مەرج نییە عەرەبی بزانێ و با بە کوردی قسە بکات دروستە حەقی خۆشیێتی وەکو زمان زمانی فەرمیە بەڵام ئایا ئەو کەسێک کە بە زمانە ئەمنا من بڕوونکردنەوەی ئیدا ئەو کەسە کە بە کوردی قساکە خۆ تۆ مەرج نییە ئەو هەموو عەرەبی لەوێ هەمووی لی تێبگا عملیەکە قورسە جارێ یعنی مە کۆناوی تری ئەوێ ڕاستە تۆڵی دەسەڵاتی خۆشی ئەبێ بەم کاتە بەناوێکات فەرموو بزانن ئەگەر عەرەبیەکەی باش نەبێ و بە کوردی قسە بکە و هەموو ئەو کوردانی کە نوێنەری ئێمە لەوێ عەرەبیەکەیان باش نەبێ شتیان بەسەرا تێپەڕێ چۆن شتیان بەسەرا تێپەڕی تێپەڕیش خۆلی شەشەمە زۆر هەڵەمان کردووە ئێمە کورد نەمانتوانی لە ناوچە لابڕاوەکان زەوی کشت و کاڵی هەتا ئێستا کێشەکانی بۆ چارەسەر نابێ لەسەر یەک زەڵمەوە فەتحەیە ئەمە بۆچی من بۆ تۆ ڕوون کردەوە مامۆستا من لە لیژنەی فیلم بووم لە ناو دەستورایە داغەش بیرتمان هەشت کوردی بۆی فێڵمان لێ نەکرێت هەمووی عەرەبە سونە و شیعە و زیادیش شیعەکان هەمووی ئەم بەلا ئەمانە لەسەرانە بوون بۆی فێڵمان لێ نەکرێ و لە ڕووی زمانە و لە ڕووی یاساکانەوە با داغەش بینە سەر لەژنەکانی تەشریعی و تەنفیزی بە پێ اختصاسەکان لەو لژنەی کە من تایە بووم محەممەد فەرەج و ئەو خانمە دووهۆکێ سێ کورد بووین ئێمە لە لژنەکەی ئێمە کاک فریاد چوە لژنێکەوە کاک نیاز و بین ئازادبەرواری چوونە لژنەیەکی ترەوە تەشریعی تەنفیزی ئەوها بۆی فێڵمان لێ نەکرێت لە لژنەکەی منە متەرجمەکەی تەرجەمەی بۆمانە کرد بە ڕێزان عەرەبێکی فەڵەستینی ئاگادارن عەرەبێکی فەڵەستینی فەڵەستین مستەفید بوو لە ڕژێمی بەعەس وایە کەواتە من ئەگەر شارەزای زمانی ئینگلیزی نەبم من چیم ئەگەی بیڵێم بە کوردی بیڵێم یان بە عەرەبیش بیڵێم ئەو تەرجەمەیەکی تر بووە خۆبەرا ئەمریکیەکان خۆبەرا نێودەوڵەتیەکان و فعلەنیش وام من شتێکم ڕۆژان و داویتیان ئەبێ هەمومان هەموو ڕۆژێکە کۆبنەوەمانەکە بڕوان لای واژووی لەسەرکەین پێ ئەوازیم لەسەر مە ناچێت ئەوازیم لەسەری وتم من واژوو ناکەم وتیان بۆ واژوو ناکەی مەبەستیان بوو فۆزەی ئینتیخابات و حقوق ئینسان و ئەم شتانە هەمووی لابرن هیچی نەبینێ لە دەستورایە من وتم من واژووی لەسەر ناکەم کابرای ئەمریکی لێوی پرسی بۆ واژووی لەسەر ناکەی وتم من متمانم بەم نیزامن نییە بەم سیستەمن نییە بەم حکومەتە نییە بەم عەرەبانە نییە چی ڕێزارێکی تر وەکو ڕژێمی سەدام حوسێن من ئیبادە ناکەن گۆڕی بە کۆمەڵ ناکەن ئەم شتانە ناکەن ئێمە نەهاتوین نەهامەتیمان زۆر بینی وەلەو ڕژێمە بۆیە متمانەمان بە عەرەب نییە جارێکی تۆڕاتمان لێ نەکەنەوە لەبەر ئەوە ئەگەر ئەمە وەکو خۆی ئەوها چۆن ئیسە نووسیمانە هەتانەوەی گۆڕانی بەسەرا بێرن من واژووی لەسەر من بە عەرەبی قسەکەم کرد کابرای متەرجمی فەڵەستینی سەیرەکەم شتێکی تر ئەڵێ جیاواز لە قسەکەی من بۆ کابرای ئەمریش منیش لەوێ وتم کاکە وەنە منت وتی چی بووە وتم ئەو شتەی من ئێوە نەیزانی من ئینگلیزی زانم ڕاستە من پێرفێکت نیم لە ئینگلیزیە بەڵام بایە خۆم شتەکان نەزانم سەیرەکەم شتێکی تری بۆ تەرجەماکاتەوە هەر بۆیە بان درێژە بە قسەکەم نەدەم و دەرگا بۆ ئێوە واڵا بکەم گرنگە ئێمە زمان بزانین بە تایبەتیش زمانی عەرەبی با ئەو ئەندام نوێنەرەی ئینێرین لە عەرەبیە زۆر بەهێز بێ قەینا لەوێ جارجارە بۆ پاراستنی زمانەکە قسە بکە بەڵام بەڕاستی گوناحە ئەوانەی ئێنێرین شارەزای زمان لەوێ نەزانن قسە بکەن و شەڕی زمان بکەن شەڕی شتەکان بکەن چکە زمانی عەرەبی بەحرە و ئێمەی کوردیش زیاتر لە عەرەب شارەزاترین ها بۆ ئاگاداریتان ئێمەی کورد زۆربەی شتەکانمان نووسێتەوە ئێمەی کورد لە عەرەب لە خۆیان بەهێزترین لە قەواعیدی زمانی عەرەبی بەڵام حیفە ئێمەوانی کە ئەنێرین شتیان بەسەرا تێپەڕێ و نازانن من نامێت درێژە زیاتر باوەتەکەم هەر لەبەر ئەوە ڕوونەکردەوە مامۆستا یعنی گرنگە ئێمەوەی ئێنێرین زمانزان بێ لەگەڵ ڕێزمایە با کوردیش لەوێ جارجارە قسەی بکە بەڵام گرنگە لە عەرەبیە بزانێت تێبکە زۆر سوپاس بۆ تۆ بۆ چونەکە یەکەم جا مامۆستا فاتح دەسی بۆ اینجا مامۆستا مەحتەسەم ئێستا بە ڤیزۆ دێت مامۆستا مایک بۆ تۆ ئەوەی ناوێت ئەو ئێمە مایکەکەی لای سوپاسی مامۆستا کە دەستی خۆش بێ بەڕاستی بابەتێکی جوانی هەڵبژاردوو وژاندی کەوا زمانی کوردی بۆچی دواکەوتووە بە تایبەتی
لعراق ولا يعني لكركوك بلوخوار وبغا بەڕاستی ئەم بابەتە زۆر هەڵەگریا مامۆستا بە جوانی و بە پوختی و بە کورتی شی کردەوە بەڵام لێرەیە ئەبێ ئێمە بڵێن هۆکارەکەی چییەکەوە کورد لە بەغا بە تایبەتی لە پەرلەمانی عێراقا یان بڵێ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان لە بەعقوبەیان لە دیارەیان لە هوماتی گوتی کورد نەتوانێت بە کوردی بە زمانەکەی خۆی بڵێت ئەوتە بەچاوی خۆمانەوە شۆڤێنیتی تورکی 500 زیاتر لە 500 ئەندام پەرلەمانە لە ناو پەرلەمانی تورکیا لە ئیلازانە بە کوردی وتی حکومشی درا بەڵام ئێمە ئەو جورئەتە و ئەو جەسارەتە نییە لە ناوماندا یعنی ئەگە من ئێستا بە عەرەبی قسە بکەم تۆزێک وشەی هەڵەبێ لە پێشە کوردەکەی خۆمان عەرەبی نازانێت شانازی بۆ واکەم کە عەرەبی نازانێت ئەگەر ئێمە بتوانین خۆمان بچەسپێنین و زمانەکەی خۆمان بەسە هۆکارەکەی چی ئەبێ هۆکاری چی بێ ئێمە کە ئێستاکە وا دوا کەوتین بە تایبەتی لە عێراقێکە ئەو مادەکەی خوێنتەوە کە هاوبەشی ئەی بۆ دوو پەرلەمانتارمان نەبینی لە بەغایە هەڵسێ بە کوردی قسە بکات و من عەرەبی دەزانم بەڵام بە کوردی دەڵێم با مەجبور بن سەماع بخەنە گوێیانەوە تەرجمەی فەوری بۆ بکرێ و ئین بکرێت نیمانە ئەومان نییە شانەزی بۆەکەن بەخوا عەرەبیەکی چاپ قساکە عەرەبی بەهینی هۆکارەکەی بە کوردی بڵێم پەرتەوازی لە نێو ملەتەکەی کورد هەیە بە تایبەتی لە سەرکردەکانە سەرکردەکانی کورد بەڕاستی وایان کردووە کە کورد و زمانەکەی نرخی نەمێنێ لە ناو زمانەکانی هەموو جیهانە بە تایبەتی و ئێمە ملەتێکی خاوەن ئەو هەموو شۆڕشە و ئەو هەموو قوربانی ئەو هەموو بەڵام بەداخەوە تا ئێستاکە نەمانتوانێت لە ناو ئەم وڵاتەیە کە بە ناوە شەریکی نەتوانی بە زمانەکەی خۆت قسەی دەستت خۆش دۆ زۆر سوپاس دەکەم و مەجال بە برادرانی تر ببین زۆر سوپاس دەست خۆش بێت مامۆستا شتێ باش باس کرد بەڵام من دینێکم هەیە تێوینیەکم هەیە یعنی چەسپاندنی زمان لە ئیشی دەسەڵاتی خۆجێیە نییە یعنی تویستە محافظ ناتوانێت شارە هەرچیش بکە ئەو فترەیە کە خۆی لێرێ کە دوای خۆی ڕۆی ئێڵغابێتەوە بەڵام ئەو ئیشە ئیشی حکوومەتی هەرێمە لە ڕاستیە ئەبێ حکوومەتی هەرێم لەگەڵ بەقایان لەسەر ئەو ئەساسە ڕێککەوێت کابێت لە هەموو دام و دەستگایە تا زمانی کوردی فەرمی بێت و کاری پێوەکرێت ئەوە لە ڕاستیە ئیشی قیادەی سیاسی کوردە نەک محافظێت چونکە محافظێت هەرچیەک بکە ئێستا سبەینێکە خۆی لاچوو ئەوەی دوای ئەو دێت ئیشی پێدا دووەمیش بۆ ئەوەی مەوزوعی عەرەبیستان لە بەغا یعنی یەکێ زۆر نمونەیە زۆر لەوانە وشارزێباری ئەسڵەن ئەوەندە عەرەبیە زەنە کوردەکەی خراپە کەچی ئینفاق فعلی لە بودجێ بەسەر پێڕۆی دیتان چی کەرتێکی بۆ هەرێم نایە و دەستان زۆر سپاس بۆ قۆڕەکەت لە عێراقدا بەپێی دەستور کە جەنابێت ئاماژەت پێدا سەرۆکۆمار یا سەرۆکایەتی کۆمار بەرپرسە لە جێبەجێکردنی دەستور یەکەم کەس کە ئەو ئۆباڵا کرد لەسەریان ئەوە ئۆباڵی دووەم بکەوە لەسەر هەردوو حزبی سەرەکی هەرێم یەکێتی و پارتی ئەوان خۆیان زمانەکەیان زمانی کوردیان تێک داوە بەڕاستی تا ئێستاکە من نازانم هەست ناکەم نایبینم ئیشێکی باشیان هەبێ بە زمانی کوردی لە دژی یەکتری دەیان شەی جیاواز یەکێتی شتێکەڵێ پارتی ئەگەر شتێکی بۆ پێست بەداخەوە من تێبینی مەسەر دوشتە ئەتوانم یەک شتێک لەسەر قسەکەی کاک مەعتەسەم دەست خۆش بێ شرکەتی شەڵا بابەتەکە زۆر جوان و جێی خۆی بەڕێزان لە 57 لە دەستور عێراق جێبەجێکراوەتی زمانی کوردی بەرامبەر زمانی عەرەبی بەس ئێمە خۆمان وای خۆمان لێ کرد و بە شانازی وای لێزانین کە یەکێک بڕاتە بەرامبەر بە زمانی عەرەبی هەرە جوان قسەی بۆ ئەنە خۆمان کرا کەس ناتوانین بێتە ڕێگرت باوەڕ بکە ئەوە ئەمێنێتە سەر زیرەکی و شخصی کەسەکە کە وە قساک زۆر سپاس دەست خۆش
دەست خۆش بێ مامۆستا من تعقیبێکم هەیە دوگاداچوونێک و با بڵێن بۆچوونێترم هەیە لەوانەیە لەگە بۆچوونەکەی تیان نەکەنجێ یەکەم مەسلەی زمان وەکو مارتن هایدگەر فەیلسوفی ئەڵمانیە لەگەڵە زمان مانتە بوونتە هەر نەک واڵتە ماڵی بوونتە یعنی زمانت نەبێ ماڵت نییە بوونت نییە ئەمە تۆ لە دڵسۆزیتە بۆ زمانەکە من لەگەڵ کاکەسەم شوانی هاوڕام دەسەڵاتی پارێزگار بەس دەسەڵاتێکی خەدەمی نییە دەسەڵاتی خزمەتی زمانی نییە بەڵام من هەڵەکەی ئێوە چاکەکەمەوەکەی خوێنتەوە لە دەسوورێک لە دەسوورەکە ناڵێ هەموو عەرەبێ بێ کوردی بزانێ هەموو کوردی عەرەبی بزانێ ئەڵێ هەموو مناڵێک بە زمانی دایکی پەروەردە بکرێ زمانی دایک یعنی کوردی پەروەردە بکرێ بە زمانی کوردی نەک فێری کوردی بکرێ نەک زمانی عەرەبی بێ چونکی فێربوونی زمان جیان ئەمەیە ڕەغڵەکەم چییە من لە دڵسۆزیت گومانم نییە کە زۆر دڵسۆزی بۆ زمانی کوردی خۆتیش مامۆستای ئامادەی زمانی کوردی دەست خۆش بێ ئێمە کاڵێن عەرەبی زان بێ عەرەب لە زمانەکەیە هەزاران واتاسازی و گەردان هەیە وشەی وایان هەیە تۆ بە نەوعێ دەیتێگە ئەگەر عەرەبی نەزانی گۆڵت دێکەن داوت بۆنێنەوە وەکو کاکمەتەسەم گوتی من هەمان ڕێیمەیە ئەبێ هەرێم ئەو هەوڵە بدا نمونەیەکتان بۆ دێنمەوە سەرنجدان ڕاکێشم لە پەرلەمانی کوردستان قانون و یاساکان بە عەرەبی دەرەچێ من شایەتی ئەدەم لەسەر قسەکەشم مەسئولم دوو کەسەیان کرد بە کوردی یەک تاریخ پارێزی یەک مستەفا سەندەرە ئەیان کرد بە کوردی بە عەرەبی بووە کاکە ئەزانی چیە ئێمە مشکلەکەی خۆمان لە خۆمان هەیە کاکە مریش خۆی خۆڵەکە بەسەریە خۆمان بێڵەکانمان هێرین بۆ عەرەبی من لەگەڵ ئەو بۆچوونەیان مناڵ بنێرن بۆ ئینگلیزی بۆ فەڕەنسی قەینا زمانێکی عالەمیە وەکو نووسەرێک ئەڵێ کرۆکی پرەنسیپ و باوەڕمان کوردانە بێت دیدگامان جیهانی بێ نابێ هەر بڵێن کورد یەکەی قەزم چییە ئێمە لەگەڵ دوژمنێکە عەرەب ئەڵێ فەهم و لوغەتی قەوم تەقی شەڕەه یعنی تۆ ئەگەر زمانیان بزانی لە شەڕیان دوورەبی زۆر سوپات دەست خۆش مامدارە فەرماندەر دەست خۆش بێ بە نسبەتەم بابەتەوە من دووشت باش دەکەم یەکێکیان کاتی خۆی لە ڕۆژنامەشان لەسەر ئەم بابەتەی جەنابەت بابەتێکم نووسی ئەگەر بێت ئێمە ئێستا تەمەشا بکەین لە ساڵی 1950 حوسێن حودنی وەکریانی لە حسابی خۆی چاپخانەیەکی کڕی 5 پیتەکەی بۆ دانا ئێستا 2025 ئێمە لە کەرکووک و ناوچەکێشە لە سەرەکان ئەو 5 پیتە نەماوە لە ناوەکانمان مەسەڵەن بۆ نمونە چ نەفەڕە تۆ بڕۆ مناڵەکەت کە سێ بۆ دەرەکەی چ نییە ژ نییە مەسەڵەن ڤ نییە کەواتە ئێستا لە 2025 ئێمە بەقەت حوسێن حوزنی مکریانیمان پێ ناکرێت چاپخانەیە بکرین و هەر 5 پیتەکە بەڵام هیچ کەسێک لە کووردا ئاگای لەمە نییە مەسەڵەن بۆ نمونە من ئەگەر ڕەخنە بگرم لە دەسەڵاتی کوردی بڵێن لە کەرکووک لە یەکێتی پارتی هەیئەتێک نییە بە دواداچوون بکەن لە هەموو بوارەکان هەم لە زمانە هەم لە ئابووریە هەم لە ئاوەدانکردەوە ئەمەیە دوو کێشەیەکی ترمان هەیە ئێمە خۆمان کێ بینیوێت تابلۆیە لەسەر فرۆشگایە لەسەر کۆگایەک بە زمانە کوردیەکەی خۆی بنووسی کاکە ئەمە شۆرا ئەمە ڕەحیماوەیە ئەمە ئیسکانە ئەمە نازانم چۆیە زۆر بەلایەوە هەموو شتەکان دار لێل بێ باشە کاکە بۆ نانووسی سەر تاشخانەی فڵان کاکە بۆ نانووسی کێشخانەی فڵان ئێمە کێشەکە لەوەیە پێویستمان بە هەڵمەتێک هەیە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک مەسەڵەن هیچ نەبێت تابلۆکان کە کەسێکی گەشتیار تێپەڕی ئەم شارەیە بزانێ ئێرە کووردە خوچێ وەرە کاکە منت بەم لە شۆراوە ئەگەر تۆ زانوت کووردە حەقنە کاکە مەسەڵەن یەقین زۆر کەس کردووە مەسەڵەن بۆ نەنووسی دەرمەخانە بۆیە لەبەر ئەوە ئەم بابەتە پێویستەکە هەیئەتێک لیژنەیەک هەموومان هەوڵ دەین بیورژێنی نەک هەر باسیکەین
هەوڵ دەین لە ڕێگای کەناڵەکانەوە لە ڕێگەی نووسینەکانی خۆمانەوە لە ڕێگای فەیسبووکەکانمانەوە لە ڕێگەی ئەوە هەوڵێک دەین ئەوەی کە لەسەر شاری خۆمانە وای لێ بکەین تا حدێک وەک نەنگی وابێ ئەگە فرۆشگایەک شتەکەی بە کوردی نەنووسێ. ئەمەکەی تریش هەوڵمان دێن هەمومان هەوڵ دەین بۆ ئەم پێنجلیتە لە زمانی کوردی لە ناوەکانمانەندیا. بۆیە ئەم بابەتە پێویستەکە بچووکەکان چاکرێت کوشتی گەورە لە بچووکەوە دەستپێکا و داوای لێبوردنیشەکەم. دەستان خۆش بێ ماندوو دەبن من شتێک لەسەر ئەوەی جغرافی ئێمە لە کوردستانە تا ئێستا یاڵێکمان نێبڵێن لە سنووری کوردستان دوای شتێکترمانەیە تا ئێستا ناوچە داوڵاوەکە یعنی چی لێرە چی تەبجیقەکە چی قانونی چی زمانی ئەوان ئەڵێن با بڵێن لەبەرەوە ئێرەدا سەر بە بەڵای ئەبێ عەرەبی بێت دیان کتاب دێ من وەکو مەحەمێک وەکو یینێک ئەڵێ بڕۆ تەرجەمەی کەنجای خوێنینەوە ئەی باشە ئێمە لە ناوچە دابڕاوەکان هەر عەرەبی بێت ئەی کا کوردی نییە وجودی نییە ناوچە دابڕاوەکەش ناوچەیەکی بەرپراوانە ئەوە نەبێت شارۆچکەیە بێ ئەوەیە بێ هەتا حەملین ناوچە دابڕاوەکانە ئەم ناوچە دابڕاوانش بۆماوەتە کێشەیە ئەمە تا ئێستا سنوورەکەشمان کێشەیەکە بۆ خۆی کێشەیەەکە تو هەتا کێ سنوورکە هەتا کێ ئێستا شەڕەوڵە عێراقێک پارچە هەنێک بێت تاوەی شمالی عێراق ئێمە ئەبێت لە پێشەوە وەکو مامدارە و تیشتە بچکۆلەکانیش چارەکەین ئەسابێت سەر مینەکان کێ بەرپرسە لەمە ئەم قانونە بقیام شتێکی کێ مەسئولە ئەوە زیاتر ئەبێت هەوڵ بدە ئەمە هینی تاکە کەسی نییە چەند کەسێک ئەبێ هیچنا ئەبێت ئەبێت تەنسیقە ئێستش کتابەکە فڕێدا ئەڵێ بڕۆ تەرجەمەی عەرەبی چەند کەس تەوقیعی لەسەر کردووە خاتمی پێوەیە شتێکی جیاتێکی ڕەسمی کردێت پێ بڕۆی تەرجەمەکەی سواس بەسان خۆش مایکەکە بۆ خۆت بەرەکەوت بەڵام کە من بۆ خۆم ساڵەمە پێش بۆ مدیری مەتوزاد هەر سەراب خۆی نووسیکات سەراب نێوتی کوردەوە بە کوردی محەممەد تاڵابانی بوو سعات دەنووسی سعات دوو ئەڵێ بۆ بە کوردی نووسیتە وتم ئەو کەسە ینی گرەکەم لەو کەسەکە کە ئەمەی کردتە بودی ئەمە دومیش ئەبێ ئەوە تەسەموانکیان ئەبێ نووسرای و سەر کۆمارە بکرێت تەحمیل بکرێت چونکە کاردەبار ناتوانێت خۆلەبەری خۆتوێ بەڵام بۆ ئەوەی دومیش شوە بەخان ئێستا هەلومەرجێک هاتوتە پێش ئەمە زۆر جارەوەی کە شتێک بێتە پێشەوە هەنووکەی با کۆڕێک بکەین لەسەر ئەوەیەوە کۆڕەکەی مامۆستا پێویست بووی پێشتر بکرێت بەڵام ئێستا هەنگیز نەبێ ئێمە کۆمەڵە خەڵک هەندێک کەسی لێوە دانیشتووە حەزەکەم لە دەقەیەک باسی ئەمە بکەین کە ئێستا تۆ وەدە کورد ئێمەی خۆمان حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم کە جێشانازی هەمومانە هەر سێ پارچەکەی تریش دڵیان بەوە خۆشە بەڵام ئێستا وەدە لەناو خۆی عێراق هێزێک هەیە هێزێکەیە تۆپمان پێوانێ درۆنمان پێوانێ ئەمە بۆ خۆی قسە هەڵەگرێ و قسەی خۆمان بکەین و ئەو خۆمان بەرزەوەکەین بۆ هەردوو یەکێتی پارتی بڵێن بۆ ئەمە قبوڵەکە ڕووی کەین چێیەکە بۆ بترسین چێیەکە هەرگی تورکمانیە عەرەبیە خەیسەڵی هەر کەسێکە بڵێ ئەمەیە نەک زمانی زیبژنێنی لەبین هەردوو لە ئەمە خزمەت بەیمانەکە زۆر دەستت خۆش بێ کاک حەمەد ڕوون کردنەوە تێ دەستۆش مامۆستا ڕحیم سەبارەت بە ئەوەی کەوە بۆچی زمانی کوردی لە کەرکووک شتێ خراوە ینی بایەکی پێ نادرێن من قسە بەخەمە خاڵ قسەکانی کاکدارا کەوا بەهۆی ناخۆشیاری تاکەوەیە کاتی خۆی لە زانکۆ کتێبێکە بۆ ناوی چۆن دیکتاتۆریەت گۆڕەیە کرێ بە دیموکرات بێ بە سیستەمێکی دیموکراتی خەڵکەکەی پابەندی بیرۆکە دیکتاتۆریەکە بن بە چەندها ساڵ یعنی کەلتوری دیکتاتۆر دەرێمێنێتەوە ئێستاش لە بەداخۆ لە کەرکووک ئێوە بەدیەکەی ینی زۆر کەسێ یان هێشتا کاریگەریەوەی لەسەری ماوە یعنی نێ ترس و بۆی ترسیە ئەو ترسە ماوە جا ماوەی پێش ئێستا لە گەڕێکی کوردنشیناوە ڕێمە کرد تۆمارێک کردم خۆم دانا بەوەی کەوا گەڕێدەیەکم لە ئەوروپا هاتوومە ئەمێ ئەسەرم شارە شتێک بنووسم مەگەر بێت تۆ گەڕێدێ سەر کە ئەم شارە هەمووی لە سەدا نەوەتی بەعالی نووسراوە ئەگەر بڕاتۆ بیکاتە کتێبێ 100 ساڵتر نەوەکان دوای خۆمان هەڕێن ئەمانە باشە باوەپیامان بۆ ناکرد خۆمان کورد بوونە
بۆچی زمانەکان عاری بووە لێرەیە خەتاکە خەتایینە ناخۆشیاریە کەلتوری کۆمەکەمزانینە بێ خەڵک هۆشیار پێشەوەکەوە کوردیش هیچ کەمتر نیە لە نەتەوەکان دەستا خۆش دەست خۆش بوو کەسی تر مامۆستا هیچ نییە سپاس سپاس بۆ لایە تێبینیەکانتان و ناوکانتان سەبارەت بۆ بابەتی کاکسەیفەتی و ژوژاندی سەدوایی تۆ وەڵامی ئەو بەڕێزانەم دەرەوە کاندێشکیان ژوژان کاکسەیفەتی ئەو بابەتەی کە ئێستا و ژوژاندر کە ئەمن نێو خۆی ماڵی کورد یەکڕویز نەبوو هەر بابیکەین هەر جیهەتێک دیفاعی لێ بکات جیهەتەکەی تر دژەکەی هاتەوە لەبەر ئەوە ئەم بابەتانە هەندێک جار خەڵکی پسپۆر و شارەزای زیاتر ئەوێ قەینا ئێمە نەخبین ئێمە جەماوەرین ئێمە دەنجی گەلین هەموو یعنی دەنگە زۆری نەکەین ئەتوانی شت بکەین و فشار بکەین بەڵام دیسان شت بە ناشارەزایی نابێت ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەن با بزانین دەرەنجاوەکەی چی دەرەچێ ڕەنگە ئەو کاتە هەڵوێستێکمان هەبێت هەتا ئێستا لێکۆڵینەوە بەردەوام من نەزانراوە بەڕاستی چێ چ لایەک چۆنەوەرە یعنی منەمە بۆ چوونی منە بۆیە ئێمە ناتوانین هەنگاوێک بنین بەبێ دیراست بەبێ بەرنامە بەبێ ئامانج کە شتەکە گەیشتە قۆناغی زانیمان لایەکە چێ ئەو کاتە ئەتوانین ئێمە هەر نەبێ وەکو نخبەی ڕووناکبیر دەیجی خۆمان بەرزەوەکەین وەلایەنی پەیوەندیدار کە تو ناتوانین خۆت ڕاستەوخۆان دێشت بکەیت وڵات ئەگەر سیستەماتیک بوو ئەگەر بە مؤسسات کاری کرد شتەکان هەر کەس لەسەر سکەی خۆی بوو ئەو کاتە تووشی ئەم هەموو نەهامەتی شتانە نەبین بەڵام وڵاتی ئێمە وڵاتێکە بەس مؤسساتی نییە بەس خەڵکی شیاو لە شوێنی شیاوانیە بۆیە ئەو تووشی ئەم هەموو پاشاگەردانیە بنێن ئەگە زمانە ئەگەر بابەتەکانی ترە مادەی ناوچەی جێناکۆک و مادەی سەوچە هەتا ئێستا سنوورەکەی دیاری نەکراوە خۆ لە دەستورایە قۆناغا ئەوە ئێمە خولی شەشەمە باشە خەتای منە هەندێشە دەقەنەوە وەڵا خەتای تاکە تاک چی بکە ئەگەر من تاک هەڵی بژار نوێنەری نرد نوێنەرەکان و سیاسەتمەدارانی کوردن جێبەجێکاری بڕگەکانی ئەم دەستورەنین کە فعلەن شتی باشی تایە بە بەراورد لەگەڵ دەستوری هەندێک وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانەیە مەشتی باشی تایە زۆر جار لێ ڕازی نین عەرەب لێ ڕازی نییە لەگەر هێندێ شتی تایە خزمەت بە کورد دەکات کورد هەند لە هەندێ شتی ڕازی نییە ئەڵێ وڵا بەسەرتان هاتیە پەڕێ بەڵام لەو کاتەیە لە کاتی نووسینەوەی ئەمە ئەو هەموو فشار و ئێمە لە شاڵ هاتینە خوارەوە و دەی پرۆسەی ئازادیە هەر ئەمەی دێ ئەتوانرا هەڵ بچین هەر ئەما بوو ئەو هەموو فشارە نێودەوڵەتیەت لەسەرە کە نایڵێ هەندێک شت بەخواستی ئێمەی کوردێ حەزەکەم با ئێمەوە بزانین ئێستا هەندێک لە کێشەکانی کورد خەتای پەرلەمانتاریش نییە خەتای دەسەڵاتی کوردیش نییە ئەوەی هەستی نێو ئەقلیمی نێودەوڵەتیە کە هەندێک جار ناڵێ ئەو شتانە وەکو خواستی ئێمە جێبەجێ فەرمولەکەیەوە قەزەی سووریایەوە جارێ وا بردەوە بۆ ناتوانن چارەسەریکەن ئەوە ئێستا مۆزۆ گەیشتۆتە کۆنفدرالیەت و باز لە کۆنفدرالیەت دەکرێتەوە جارێکی تر یعنی ئێمەی کورد وا خەریکە بیر لە کۆنفدرالیەتەکەینەوە جارێکی تر یعنی دەوڵەتمانیش لەبیر چووتوو یعنی ئەو شتانە هەیە یعنی ئەگەر سەیری شۆمەکارەکان بکەیت و ئەم بابەتانە مامۆستا فەرموو تۆ وەڵامی ئەو بەڕێزانە بدەرەوە کە هەندێشتیان ژرە زۆر سوپاسیانەکەم وەڵاهی من هەر لە بابەتەکەی خۆم دڕاستی دەرناچم بڵێم بۆ نمونە بەڕێز عەبدوڕەحمان چەند ساڵ محافظ بوو؟ 8 ساڵ دەست خۆش بوو دکتۆر نەزمەدین بەڕەحمەت بێ چەند ساڵ محافظ بوو؟ 8 ئەمە 16 کاگڕێباری شڵا 8 دەبێت مەبە وەنیا مەبەست کەواتە 8 و 16 ساڵ تو ئەگەر ئەم بەرنامجێک هەبوایە ئەجندایەک هەبوایە بۆ ئەوەی یعنی پاڵ بە بەڕێز کاک عەبدوڕەحمان و دکتۆر نەزمەدین و ئەم بەڕێزی ئێستا شەو بنایە لەسەر ئەوەی ستراتیجێک دیاری بکرایە چۆن ئیش لەسەر زمانی کوردی بکرێ ئەم 8 ساڵ و ئەم 16 ساڵی ئەم بەڕێزانی کە تێپەڕیان کرد ڕۆیشت ئیشان لەسەر زمانی کوردی بکردایە بڕواب کە ئێستا زمانی کوردی لە کەرکووکە بۆ سەقافەت یعنی لە هەموو دام و دەستگایەکە هەموو ئەو کەسانی لە دام و دەستگای دەوڵەتیە لەو شەر زمان کوردی بە هەمان زمان عەرەبی ئەڕۆی لەبەرەوەی ئێمە ئەجندایەکمان دیاری نەکردو ئەنە شوێنێک نقطەیەکمان دیاری نەکردو بۆی بڕۆی هەر وتمان زمان کوردی زمان ڕسمی و تەواو ئیتر بە پرشوبەڵایی هاتووینەتەوە دووەم شت مامۆستا عادل قسەیەکی کرد ئەڵێ ئەم دەستورە ئەوەیە مناڵەکانتان فێری زمانی عەرەبی
کوردی و زمانی دایک بکەن وەنیە ئەڵێ بە پەروەردە بکرێن ئێمەش وایە بزەوت فێریان کرد پیان بخوێنن وەنیە لە بە درێژایی مێژوو ئەو گوشارەن کە لە سەرتان بووە ئەوە لەم ڕۆبدا ئەم گوشارە نەما وەنیە 2005 دەستور نووسرایەوە ئەم گوشارە نەما بەڵێ زمانی کوردیش بۆیە بخوێندرێ عەرەبی بخوێندرێ تورکمانیش بخوێندرێ وەنیە بەڵام خۆ ئەوی ئەوەندە لەوێتە قەتیسی نەکردووە ئەڵێ لە پاڵ خوێندنەکەیە کاریش پێ بکە لە دامزگای دەوڵەتیە ئێمە بۆ خوێندنی کوردی لە ئێستاوە لە عەفوەن لە هین مامۆستا ئێمە هەندێک هۆکاری ئێستا بۆ لە خانەقین خوێندنی کوردی نەما پار خوێندنی کوردی نەما تەواو دەرگا پێوە دراوە یەک مەکتەب نەما ساڵ بە ساڵ لە کەرکوور ناوەندەکانی خوێندنی کوردی ڕۆژ بە ڕۆژ بەداخۆ لە کوژانەوەیان مەدرسەیە 20 تەلەبێ 37 تەلەبێ لە بەرامبەرە خوێندنە عەرەبیەکە 500 هەیە کاکە ئەمە مەسەلەکە ئەوەیە تۆ بەس خوێندنی کوردی قسەکردنی کوردیت لە یەک شوێنە قەتیس کردو ئەو ناو بەڕێوەبەری خوێندنی کوردیە لەوە بترازێ نووسراوێکت ناپەڕێتەوە بۆ شوێنتر بۆیە ئەوەی من ئەترسم داڵەکەم چێتە کوردی باش عەرەبی نەزانێ چۆنە بێ نە ئەبێ ئەو ئەجندایەمان فەرز کردایە ماوەتە کاکە زمان کوردی زمان ڕەسمییە من هاکم چێت خۆت تووفە خۆت فێرکە خۆت لە دەستور گەورەتر نی ئێمە ئەبێ ئەو ئەجندایەمان فەرز کردایە بە ڕێزێک تر کاک معتەسەب وتت حکمە بەڕێ زۆر هاو حکومەتی هەرێم ئەگە بە موەسەساتی ئیشی بکردایە ئەیتوانی بڵێ کاکە گیان من بە هەمان یعنی زمان کوردی زمان عەرەبی وەک یەکە نووسراوت بە کوردی بۆ وەکەم بە کوردیش دەبێت جواب بدەیتەوە من دەسەڵاتێکی سیاسی کوردیم لێرە یعنی ئەو کاتە یان سەرۆکۆمەر یان وەزیرەکان یعنی چەند بڵێن بۆ نمونە 4 ساڵم بەڕێزە سەرۆکۆمارە وەنیە کات دکتۆر وەنی تازە بۆ سەقافەت لە عێراقا هەموو کاتێک سەرۆکۆمار بۆ کورد دەبێت ئێ بە درێژای ئەو تەمەنە سیاسیە هەموو شتێک بە کوردی دەرکا ڕاستە بڵێ عەرەب لەم پەر دروستەکە تۆ بەرامبەرتە تو هەتا ئەم دەستورە چەسپان ڕۆحت دەرچوو بەڵام ئێستا چەسپاوە لەخوا بزیاد بێ ئەم جارە ئەو ئەکتەرە سیاسیانی کوردن جارێک لە کەمدا سەرۆکۆمار بڵێ وەڵای کاکە لە بەرامبەر مەرسوول جمهوریە فەرمانسالاریش بە کوردی دەرەکەم بۆ مەحافظ بۆ کاک ڕێبوار خۆ ناتوانێت بڵێ دەری مەکە بڵێ کاکە من کوردم کورد منی ناردۆتە ئێرە خۆ خەڵکی تری منی نە من بەدەنگ کورد هاتووم بۆ ئێرە وەزیر عەدلی عێراق کاک خالید نییە بە کوردیش با ئیش بکە ئەو کوردە بڵێ کاکە وەڵام بەدەنگی کورد هاتووم بۆ ئێرە ئەی چۆن ئیش لەسەر یعنی پیت و زمان و کوردی نەکەم ئەگەر وای بکردای لە ئەوەڵ ساڵەوە قسەکەی مامدارە ڕێک لەناو کۆمپیوتەرەکانیانە چ و ژ و هەموو ئەوانە ئەچەسپێنرا دەوێت کاکە و کابرا دێ بۆ نام منداڵەکەی ناوی چیایە ناوی ژیانە دێ باش چۆنە بێ ژئیتیانە بێ کاکە کە دەستورەکە واڵێ هەتا زۆر کۆمپیوتەرەکەیان کیبۆردێک کوردیشیان بۆی زیادە کرد ناوە چێ ژیان من خۆم مناڵەکانم کچێکەکەی ناوی چیایە کچێکشمەی ناوی چنارە خۆم لە بەیان ولادەکە نووسیمە ئەوها بنووسە نەنووسی بنووسی جنار وتی چۆن بنووسم بێن خۆم بۆ دەنووسم چنار چیا ئەوها بنووسە ئەنجا خۆی نەقڵی کردووە وەڵڵای لە خاستەخانە ئەوها بنووسیوە تو ئەگەر ئیژنەکەی ئەکتەرە یەکەم جا بۆ کوردەکان دوایی وردە نییە دەستورەکەش بەدەستەوەیە ڕای وەشێنە بڕێگاکە من ئەوەیە بەخۆوانە بێ ڕۆم و بەغدا بەجێ دێن بەس کابرا لەوە کورسێکە چۆن بەجێ دێن دەستان خۆش بێ زەحمەت باسی بەندی چوارەکەین کارێ زمانی کوردی و عەرەبی فەرمین بەڵێ لە وڵاتەوانە بەڵێ بەڵام خۆ یاسای پێ دەرنەچوە لە پەرلەمان هەموو فەقەرەیەکی دەستوریە بێ یاسای پێ یاسایش دەرچوون ڕێنمایی دەرەچێت تعلیمات ئێمەهیچی نەکراوە ئاخر حبری سەر وەرەقەکە ماوەتەوە مەرەقەبی سەر کاغزەکە ماوەتەوە ئێمە ئیشەکەمان لەسەر ئەوەیە قسەکەمان لەسەر ئەمەندەیە یعنی بوو هەروە لێرە قەتیز بمێنێ بڵێن لە بەندی 72 دەسەڵاتی سەرۆکۆمار مەرسووم دەرەکات لێبوردن دەرەکات چی دەرەکات با بە کوردیش دەریگە قەی چێگە کەس ڕێگری نییە بەس نایکە یان خۆی ڕاستیە ئەبێ ئەم ئەکتەرانە کە تو لێرە شتێکێکدانی لێرەیەکێ بۆ نمونە وەک ساحەی تۆپانی ئەم مدەڕیبە
ئەڵێ کاکە تو ئەوها یاریەکەی ئەوها یاریەکەی ئێمە مدربمان نییە ئێمە مشکلەکەمان ئەوەیە یعنی کابرا چێتە ناو ساحەت چۆن شەق لە تۆپەڵدا کەیف خۆیەتی کەس نییە بڵێ کاکە بۆ شەق لە تۆپەکەڵدا نابێت ئێمە ئەو کێشەیەمانەیە کاتی خۆی کاگنوشمان بە ڕەحمەت بێن نەبێتە شتێک زۆر بە قوڵی ئیشی لەسەرە بکرد بەس کەس گوێلی ڕانەکرد و زۆر سوپاسانەکرد دەستی هەموو لە خۆش بێ و زۆر بەخێر بن زۆر مەمنونتانم بۆ هاتنتان دەستان خۆش بێ کاکە زۆر سوپاس دەکەم